گروپی موزیکی نامرێ گروپێکی هونەری شاری قەڵاتزەیە ماوەی 3 ساڵە لەلایەن کۆمەڵێک گەنجی میوزیک ژەن و هونەرمەندەوە دامەزراوە و کار بۆ زیندووکردنەوەی گۆرانی و موزیکی ڕەسەنی کوردی دەکەن. لە ئێستادا ئامادەکاری دەکەن بۆ ئەنجامدانی کۆنسەرتێکی هونەری. نازداری نازده چشم فرمو آوادلی ریشم چین دوی سر با فرمانم فرمان با آرامی جانم فرمان با آرامی جانم فدای داش خیزارا روز و شو بود گرفتارا. من سۆران بەرزە سەرپرشتیاری گروپی موزیکی نامرێ و هەم عازف دەفیش لە گروپی موزیکی نامرێ. مێژووی دامەزراندنی گروپەکە بۆ 3 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە. 3 ساڵ پێشەستا گروپمان دامەزراندووە. هەرچەندە هەرێکێک لە ئاسفەکان و هەرێکێک لە ژەنیارەکان باگراوندێکی زۆری مۆسیقان هەیە و چەندین ساڵە ئیشی مۆسیقا دەکەن لە گروپە جیاوازەکانی تردا. بەڵام وەکو گروپی موزیکی نامرێ و لە چوارچێوەی ئەم گروپەدا 3 ساڵە ئێمە ئیش دەکەین. ئەمساڵ بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەگەرنا لە هەفتەی 3 یادی گروپەکە بوو قەرار بوو کۆنسەرتێکی زۆر باش و گەورە ئەنجام دەین. بەڵام دوامان خستۆ بۆ دوای ڕەمەزان ئینشاڵڵا دەکەینە جەژنانە بۆ خەڵک. دامەزرێنانی ئەو گروپە بیرمان لەوە کردەوە کە هەڵسین بە دامەزراندنی گروپێکی باش و تۆکمە کە چەندین گەنج هاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی کە ئەو گەنجان لە خۆمان کۆ بکەینەوە و بیکەینە گروپێک. ئامانجیشمان بەرەو پێشبردننی مۆسیقای شارەکەیە. ئامانجمان ئەوەیە کە ئەو کەسانێک کە تازە فێری مۆسیقا دەبن، ئەو کەسانێک کە حەزیان لە ئیشی مۆسیقایە لە دەوری خۆمان کۆام بکەینەوە و ئیشی مۆسیقان پێ بکەین. شەوی تاریک و بێدەنگی هاژەی ڕووبار و یەکڕەنگی لەناو کوچەی خەیاڵی تۆ بەیادی تۆ بەیادی تۆ. ستایل و ئیشکردنی گروپەکە گروپی موزیکی نامرێ زیاتر لەسەر ئەو ستایلانە ئیش دەکەین کە مۆسیقای ڕەسەنی کوردین. هەرچەندە ئێمە هاتووین چەندین ئالەتمان تێکەڵ کردووە بۆ ئەوەی کە لە هەموو ستایلەکاندا ئیش بکەین، بەڵام زۆرینەی ئیشەکانمان ئەو ستایلانن کە هونەری ڕەسەنی کوردین زیندوکردنەوەی هونەر ڕەسەنی کوردین جگە لەوەی کە ئەو بەرهەمانێکە خۆشمان بەرهەمانی ناو کە گروپی نامرێ خاوەنی چەندین بەرهەمی خۆیەتی. بۆ معلوماتی جەنابتان و بۆ ئەوەی کە بینەرانیش بزانن ئێمە لە کۆنسەرتی دووەمدا لە کۆی 7 ئیش 6 ئیشیان تایبەت بن بە گروپی موزیکی نامرێ، بە مۆسیقای تازەوە، بە گۆرانی تازەوە، بە دەنگی تازەوە، بە شعری تازەوە. هەموو ئیشەکان ئیشی تازە بوون، هەمویان خاوەنەکان گروپی موزیکی نامرێ بووە. بەڵام لە ئیشەکانی خۆشماندا هەر ڕێکدانەوەی کللتور و ڕنگدانەوەی مۆسیقای ڕەسەنی تێوە دیارە. تم کە نازکۆڵەی باڵا بەرز گێسک سوک بە مازەی خۆش دەرز تالاری بەرزە ئێڵەخان سەهەن پەروەردە چیژی جوان سەهەن پەروەردە چیژی جوان لایێ کارۆلەم هەژارە بە دەردی دڵ گرفتارە بە دەردی تۆ گرفتارە. لەگەڵ ئەم گروپە جوانەی نامرێ وەکو گۆرانی بێش لەگەڵیان هاوکارم دیارە بەشدارم لەگەڵیان بۆ ئەندامێکی ئەم گروپەشم.
ئەم گروپە تقریبا خۆ لە 3 ساڵێکدا دەبینێتەوە دامەزرانی ئەو گروپە مێژەکەی و هەدەفی ئەم گروپە وابزانم کە ئێمەش بەیانی نەکەین خەڵک دەزانێت و گوێگران و هەوادارانی مۆسیقی دەزانن ئامانجی ئەو گروپە چییە ئەوەی کە بەلامانەوە زۆر گرینگە کەلتورەکەیە فۆلکلۆری کوردی لێ نامان هەیە بمرێت و یەکێکە لە شتە گرینگەکانی کوردستان بە نسبەتی مۆسیقا ئێمە باز دەکەین بۆ مۆسیقاش وابزانم مۆسیقا زۆر مۆسیقای تراتە ناو مۆسیقای کوردی و سەیتەرەی مۆسیقا زۆر کراوە ناو هونەری کوردی فۆلکلۆری کوردیدا بەڵام ئێمە بە جهودی خۆمان بە هاوکاری ئەو گروپە جوانە ویستمانە ئەو جوانیە نەسڕێتەوە بە دراوشاوی هێشتمانێتەوە حەزم زۆر لە گۆرانی فۆلکلۆرەکانە و گروپەکەش شایدی ئەوەیە کە گروپەکە بۆ خۆی فۆلکلۆرە زیاتر لە گۆرانیەکانی وەکو مامۆستا تایر تۆفیق وەکو مامۆستا حەسەن سیرەک و مامۆستا محەممەدی ماملێ و ئەو مەدرسانەی کە هەبوو وەکو مامۆستا عەلی مەردان بەڕاستی ئەوانەوە خۆی بە مەدرسە ناسراون تاکو ئێساش لەگەڵ ئێمە هەر دەژین و هەر لە دڵماندان. چرخی چاویلت سریان لمشی و عزیزم